فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان بەڕێزان، لە زنجیرە باسەکەماندا باسی ئەوەمان کرد چێ بەهەشتیە. قورئانی پیرۆز بەو میزانەی کە پێشکەشی کردین فەرمووی فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. لدرسي أم جارمان دا لزنجير باسي بزانة دا باسي أودكين بزانين بهشت زور گرنگی پێدراوە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەت بۆ ئافرەتان. هەر لەم ژیانی دنیایەدا صفاتەکانی ئەهلی بەهشت لە خۆیان دابین بکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە، خۆی بەختەوەر دەبێ. ئافرەتی بەهشتی هەر خۆی بەختەوەر نابێ بەتەنیا، جگە لە خۆی تا کچە لە ماڵی باوک و دایکیە باوەڕتان بێت دایک و باوکی بەختەوەر دەبێ. کچی ساڵیحە و خواناس و صفات بەهشتی ڕەحمەتە بۆ ماڵی دایک و باوکی. دایک و باوکی لەبەری دەحەسێنەوە کە شووی کرد دەبێتە بەرەکەت و ڕەحمەت بۆ مێردەکەی. پیاوێک لە سای ئەو ژنە ساڵیحەدا دەحەسێتەوە، ژیانی هەر لەم دنیادا بەهەشت دەبێ. دواتر کە بوو بە دایک منداڵەکانی دەحەسێنەوە، نەوەکانی دەحەسێنەوە لە سای دایکێکی بەهشتیدا. بۆیە ئافرەتانی بەڕێز زۆر پێویستە بزانن، ئەی ئافرەتی بەڕێز بزانە مێردەکەت بەهشت و دۆزەخی تۆیە لەم دنیا و لەو دنیادا. بەڵگەمان ئەم حەدیسەیە کە لە صحیحی تەرغیبە بە ژمارە فەرموودەی 1933 هاتووە. حوسەینی کوڕی موحسین دەفەرمێ پورم کە خوشکی باوکم بوو ئەتەت النبی صلی الله عليه وسلم في حاجة. پورم خوشکی باوکم ڕۆژێک چوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێویستیەک بۆ پرسیارێک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فقال لها پێیوت ئەذات زەوج ئەنت، تۆ هاوسەرت هەیە؟ قالت نعم، وتی بەڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی كيف أنت له، خوشکەکەم کچەکەم بۆ هاوسەرەکەت چۆنی، بۆ مێردەکەت چۆنی؟ ئەویش وتی ما آلوه إلا ما عجزت عنه أي لا أقصر في طاعته وخدمته. وتي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پش بەخوا ئەوەندەی توانام هەبێت لە خزمەتی مێردەکەم درێخی ناکەم، ئەوەندەی لێی بزانم و توانای جەستەییم هەبێ خزمەتی دەکەم و لە خزمەتیام گوێ ڕایەڵم، عینادی لەگەڵ ناکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فانظری أين أنت منه فإنه جنتك ونارك. فەرمووی دەی بزانە تۆ بەرامبەر بە هاوسەرەکەت چۆنی، بەرامبەر بە مێردەکەت چۆنی، ئەو مێردەت بەهشت و دۆزەخی تۆیە. یعنی ئەگەر لەگەڵ مێردەکەتا کەسێکی گونجاوبی ژیانێکی ڕێک و پێکتان لە ماڵەوە هەبێ بەخوا هەر لەم دنیا لە بەهشتای. خوا نەخواستە ئەگەر لەگەڵ مێردەکەتا دایمە ناکۆک بی نەگونجاو بی، ئەگەر هەموو دنیا بەدەورتەوە بێ و خۆشی بوی هەر لە دۆزەخا دەژی. چونکە خەڵکانی تر کاتین میوانێکن دێن دەڕۆن تەلەفۆنێکە تەواو دەبێ، بەڵام هاوسەرت شەو ڕۆژ لەگەڵتایە، هەر 4 فەسڵی ساڵ لەگەڵتایە. فەرمووی مێردەکەت بەهشت و دۆزەخی تۆیە، هەم بۆ ئەم دنیا و بۆ ئەو دنیا. مێردەکەت نەبی لە چاکەدا بەبێ عزرێکی یعنی ڕەوا بەهانەی پێبگری ژیانی لێتاڵکەی وەڵڵاهی دۆزەخ جێگات دەبێ. خۆ ئەگەر گوێڕایەڵی مێردەکەت بی لە چاکە و لە بابەتە شەرعی و جوانەکاندا بە پێی توانە خزمەتی بکەی، بەخوا ئەویش خزمەتت دەکاتەوە، ئەویش ڕێزت لێ دەگرێتەوە. پیا و بەردەوام کاردانەوەی هەیە بۆ هاوسەرەکەی بە زیادیشەوە، ئەو کاتە خۆش لێت ڕازی دەبێت جێگەت بەهەشت دەبێ.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لحديثك كلا صحيح جامع الشيخ الباني دا بجمار فرمودي 2604 هاتوا روجر ويل صحابة كان كرد هاولاني بيغمبر صلى الله عليه وسلم أول مزقوتا لدوري بيغمبري خوا صلى الله عليه وسلم كوب بونوا بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرموي ألا أخبركم بنسائكم من أهل الجنة بيتان بلم آفرتانتان چين كبهشتين بيتان بلم چه آفرتك بهشتية جا عرضم کردن زۆر جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی کات بە پرسیار ئەمەی دەوروژان واتە دیارە کۆڕەکە ئافرەتانیشی تێدا بوو یان کۆڕەکە لەوە چیاری ئافرەتان بوو بێ بۆیە فەرمووی پێتان بڵێم چ ژنێک بەهەشتیە ئێمە زنجیرەکەمانەوە بوو چێ بەهەشتیە ئێستا با بزانین چ ئافرەتێک بەهەشتیە وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرە وەڵڵا حەز دەکەین ئێمە ئافرەت دایکمانە ئافرەت کچمانە ئافرەت خوشکمانە ئافرەت هاوسەرمانە یعنی چوار جۆرە کەس لە ماڵی ئێمەدا دەچێتە بەهەشتەوە گام سیفەتانەی تێدا بێ ئەرە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عرض پیاوان و ئافرەتان وتیان حەز دەکەین بزانین فەرمووی یەکەم صیفات الودود دووەم الولود سێیەم العەود هەر ئافرەتێک دوای تاعەتی خوا دوای نوێژ و عیبادەتی ڕۆژوو ئەم سێ سیفەتەی تێدا بێ پێغەمبەری خوا مژدەی داوەتێک کە بەهەشتیە یەکەمیان فەرمووی الودود يعني التودد إلى زوج يعني يعهد منها التودد إلى زوجها بردوام أمجنا لهولي أودايا خوي لاي مردكي خوشويستك زبراستي أفرد بي ليزان بي فنان بي ببزاني بس چش شوازك خوي دخاتا ناو دلي مردكيوا والتحبب إليه ئافرەتێک کە بەردەوام لە هەوڵی ئەوەدایە خۆی لای مێردەکەی خۆشەویستکە وبذل ما بوسعها لرضائه ئەوەی لە توانایدا هەیە بۆ دڵڕازیکردنی مێردەکەی لە سنووری شەرعی خوادا دەرنەچێ درێخی ناکە یعنی بەردەوام بە هەر شێوازی قسەی خۆش دەست بە سەراهێنان ناز و مەکر بەم لا بەولا ئەم ژنە ئاواتێکی هەیە ئاواتەکەی ئەوە نیە کەوانتەرەکەی وابێ و ناوماڵەکەی نەگۆڕی بێ غایەی یەکەمی ئەوەیە چۆن دڵی مێردەکەی بەلای خۆی داڕاجێژێ یعنی بەڕاستی ئەو ئافرەتانە خەڵک وابزان ئافرەتێکی خراپن بە پێچەوانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر ئافرەتێکتان بینی بەردەوام بە دەوری مێردەکەوەیەتی بەردەوام بە دەوری هاوسەرەکەیەوەیەتی چەندین فەن بەکاردێنێ بۆ ئەوەی دڵی ڕازی کا بۆ ئەوەی خۆشبەختی کا بۆ ئەوەی دڵی خۆشکە ئەوە صیفاتی یەکەم دووەمیان الولود حەزی بە منداڵبوون هەیە دایکێکی میهرەبانە یعنی خۆی حەزی پێیەتی بەڵام کاتێک کە خوای پەروەردگار نایدا ئەوە بابەتێکیکەیە ئەو ئافرەتانش کە منداڵیان نابێ هەربەر ئەو حەدیسە دەکەون واتە ئافرەت یەکەم جار بەڕاستی ئەگەر نەیزانی بۆ مێردەکەی چاک بێ گوناهە منداڵی بێ چونکە منداڵەکانیشی بەدبەخت دەبن ئافرەتێک باشە منداڵی بێ ها پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دوای ئەو الولود منداڵی بێ ئافرەتێک باشە منداڵی بێ کە بەڕاستی بەردەوام لە دەوری مێردەکەی بێ دڵی مێردەکەی ڕازی کات چونکە پاشان کچەکانیشی عینی خۆی دەرەچنەوە ئاو مێردەکانیان باش دەبن بەڵام ئەو هەموو دەمێ شەڕ و بەردەوام ئاژاوە لە ماڵدا بێ تۆ مناڵانش بەدبەخت دەبن داماوە فەرمووی حەزی بە منداڵ بێ دایکێکی میهرەبان بێ هەر بەچکەی نەبێ دایکایەتی جیاوازە لە بەچکە بوون حتا باڵندە و چۆلەکە و هەموو دار و تیر و توار و ئەوانش بەچکەیان دەبێ بەس دایک زۆر گەورەترە دایک بێ فعلا دایک بێ ئەوە جێگەی بەهەشتە سێمیان العەود التي إذا غضب قالت هذه يدي في يدك لا أذوق غمضا حتى ترضى کاتێک کە مێردەکەی هەز دەکە عاجز بووە ئێدمە قسەیەکی کردو دڵی مێردەکەی تووڕە بۆ لە دموچاویا دیارە لە هەڵسو کەوتیا دیارە ئافرەتێکی عیناد نییە کەل لە ڕق نییە دەچێت دەست دەخاتە دەستی مێردەکەیەوە ئەڵێ بەو خوا چاوم ناچێتە خەو ناچمە سەر جێگات تا ئاژ نەبیتەوە نابێ من و تۆ ئەمشەو لەسەر جێگا بین بەدڵعازی و هەڕ کەسەمان ڕوومان لەلایەک بێ ئەوە دەستی من لە ناو دەستایە تخوا پیاوەکە با ئاش بینەوە گەردنم ئازاکە یعنی ئافرەت نابێ ئەمە بە تەنەزول بزانێ ئەوە گەورەییە ئەوە یەکسەر ڕەحمەتی خوای بەسەرا دەبارێ ئەوە جێگای بەهەشتە خۆزگە خوشکانی ئێمە بەو پەروەردەیە لە مناڵیەوە پەروەردە بن بۆیە یەکێ لەو شتانەی کە ماڵ وێران دەکا عینادبوونە عینادی کەل لە شەقی کەل لە ڕەقی ئەوە زۆر زۆر کارێکی خراپە کێشەی هەرە گەورەی ناو خێزانەکان ئەوەیە هەم پیا و هەم ژن بەڕێزان جاری وایە کە ماڵ دەبێتە دۆزەخ
هی عینادیە. عینادی واتە نەسەلمێنی، کە لە شەقی کە لە ڕەقی، بەرپەرزدانەوەی تند بۆ بەرامبەر، تەنەزولکردن بە شکست بزانی، تەنەزول بۆ هەر کەسێک ناشرین بێ ژن و مێر بۆ یەکتری بکەن. ئەو پەڕی گەورەیە، ئەو پەڕی جوانیە. من بە بەڕێزیشتان دەڵێم، بە خۆم بە ئێوە بە هەموو پیاوان، هیچ کات خۆت بەکەم مەزانە ئەگە جارێک تۆ دەست پێشکەری ئاشتەوای بکەی لەگەڵ هاوسەرتداوە. ئەو پەڕی گەورەیە. ژنێک قەت خۆی بە تەنەزول نەزانێ، ئەگە کاتێ مێردەکەی تۆزی عاجز بووە ئەم دەست پێشکەری بکات، دەست لە ملیکە ماچیکە، یعنی دڵی ڕازی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بڵێ بەخوا ناچمە سەر جێگا تا دڵی تۆ ڕازی نەبێ. چۆن ئەم شەو بە ئاژاوە بە کێشەی خێزانیەوە ئێمە لە ناو جێگادا بین، باوانە بین پیاوەکە تخوا بە ئاژ بینەوە. ئەو تەرککردنی عینادیە ماڵت دەکاتە بە بەهەشت. بەڵام حیف لە ناو میلەتی ئێمەدا بە تایبەتی میلەتی کورد ئەو هەموو سیفاتە جوانەمان هەیە، هەم پیاومان کە لە ڕەقە، هەم ژنمان کە لە ڕەقە، کە کەوتنە عینادی بەرامبەر بە هیچ کەس ئاژ نابنەوە لەسەر یەک شتی بچووک، هەر بە یەک تۆز تەنەزولکردن بۆ یەک بەخوا ناگاتە دادگا، ناگاتە ماڵە باوەک، ناگاتە مامۆستا فڵان کەس، هەر خۆت لە ماڵەکەی خۆت شتەکان بچووکن. دکتۆر حەسان شەمسی پاشا زانایەکی گەورەیە، باسی ئەوە دەکات لە کتێبی هەمسەة فی ئوذن الزەوجەین لە لاپەڕ 292دا، دەڵێ کابرایەکە بوو زۆر کەل لە ڕق بوو. بەڕێزان عەرزم کرد شتەکان زەریوە زۆر بچووکن، دەبنە کێشەیەکی گەورە لە ناو خێزاندا، ماڵ دەکەن بە دۆزەق لە زیادی بیکەن بە بەهەشت. کابرا کلیلی حەوشەی پێیە، کلیلی مەدخەلی پێیە، کلیلی ژوورەکانی مووی بە سویچ سارەکەوەیەتی. ئەڵە شەوێک زۆر درەنگ دێتەوە لە دوای 12 بۆ دۆ ژنی داماوە فەقیرە ماندووە بە مناڵ بە ماڵ بە کۆکردنەوەی کەلوپال بە چێشلێنان ماندووە خەوتووە. پیاوە دەست بە جەڕە سادێنێ، جەڕەس ئەی کوتێل جارێک نا دوو جار نە دە جار نا بۆی ژنەکەی خەبەر بێتەوە بێ دەرگای لێ بکاتەوە. ئیتر ژنەش سای دەکا ئەم جەڕەسە بەو نیوە شەوە ئەنجا تەلەفۆن دەکا، موبایل بەکاردێنێ و ئافرەت و دەرگایە بکەوە. پیاوە کە تۆ کلیلیت پێنێ بەرە وەڵڵا، کلیلی حەوشەت پێنێ بەڵێ، کلیلی مەدخەلت پێنێ بەڵێ، کلیلی ژوورەوەت پێنێ بەڵێ، ئەی بۆ ناکەیەوە؟ وەڵڵا هەر ئەبێت تۆ واجبتە بێ بەرەو پیرم، بێ خۆت دەرگاکەم لێ بکەیتەوە. دەی پیاوەکەمان بەخوا نا هەموو دەر و دراوسێ بێتە سەرمان تا تۆ نەی لەم دەرگای ئەو جەڕەسە دەسووتێنم. ئەڵە بەو شەوە دەبێتە کێشەیەکی گەورە لەو ماڵەدا و خەڵک هەموو پێدەزانن لەسەرەوەی ژنەکان نەستاوچێ دەرگا بکاتەوە. ئەمە بەس کە لە ڕەقیە، کە لە شەقیە. جاوە جاری وایە پیا وایە، جاری وایە ئافرەت وایە. هۆکارەکانی عینادی کە ژیان دەکەن بە دۆزەخ، کە ئەو بەهەشتۆچکەی خوای پەروەردگار لە ماڵەکانماندا دایناوە بەدەستی خۆمان تێکی دەدەین. بەڕێزان بە تایبەت پیاویش عینادە، بەڵام زۆربەی کات ژن عینادترە. یعنی بەپێی ئامارەکان زۆربەی کات ژن کە لە ڕەقترە. هۆکارەکانی چییە؟ یەکەمیان ژن وا دەزانێ ئەگەر نەسەلمێن بێ و خۆی بنوێنێ و کە لە شەقی بکا و ڕاستیەکانیش ببینێ هەردانی پێدانەنێ، یعنی بەرامبەر بە مێردەکەی عینادی بنوێنێ، ئەوە خۆی دەچەسپێنێ، دەڵێەوە خۆم دەچەسپێنم لە ماڵەکەی، ئەبێ حساب بۆ بکرێ، باوە پیاوە بزانێ منیشتم. یعنی بەم حسابەی خۆی بوونی خۆی لە ماڵەکە لە لای مێردەکەی دەچەسپێنێ، ئەوە بیرێکی هەڵەیە. دووەمیان قد يكون أصلا في تربيتها، ئەم ژنە کە کچ بووە لە ماڵی باوچیدا بەڕاستی لە تربیەتەکەیەوە بە عینادی پەروەردەکراوە. جاوە بۆ کوڕیش هەر ڕاستە، بەڵام بۆ کچ زیاتر. یعنی بە مناڵی زۆر چەوسێنراوەتەوە، بە مناڵی زۆری لێدراوە. منداڵ نابێ بەری بۆ بەڕەڵا بکرێ، بەڵام وەکو زانانی دەرووناس دەڵێن العقاب القاسی، لێدانی تند، شکاندنەوەی تند، ئیتر چاوی ئینسان قایم دەکا. قەت بەڕێزان لە مناڵەکانتان پەنا مەبن بۆ لێدان، یعنی جاری وا هەڕەشەیەکی لێ بکە بەس مەیگەیەنە لێدان، دارەکەت بەدەستەوەیە بەڵام پێی مەکێشە. بەخوا کام مناڵەی دەڵێ لە کوڕ و لە کەچ هەر یەک دوو جار گرفتی هەیە پێی کێشی، دوایی وا چەقاوە سوو دەبێ، وا چاوی زەق دەبێ بەرامبەرت، هەر منەتی بە لێدان نییە، هەر گاڵتەی پێدێ. بۆیە قەت دایک و باوکی بەڕێز بە قسەی کەس مەکە بڵێ و مناڵەکان لێن ناترسێ بۆ لێیان نادەی من مناڵەکانم وا لێ کردووە. ئەوە بەدبەختی دوا ڕۆژی دەکەی. هەر پەروەردەیەک لەسەر لێدان بێ، بەتایبەت العقاب القاسی، بێبەشکردن، مەحرومکردن، هەمیشە جوێن پێدان، لێدان، چەپۆڵە پێدادان. ئەو بەتایبەت ئەوەگە کچ بێ چوە ماڵی مێردەکەشی هەر چاو قایمە، یعنی لێشی لێ هیچ سوودی نییە. ئەوە پەروەردەی ناو خێزانەکەی هێناوەتەوە، بۆ پیاویش هەروایە. سێمیان وقد يكون عناد الزوجة بسبب تأكيد الأسرة لهذه الصفة في مرحلة الطفولة. كاتێک کە منداڵ بووە هەر میوانێکیان هاتۆ دایکی کوتی بەخوا ئەو کچەم عینادە، ئەی خوایە عینادە، ئەی کەل لە شەقە، ئای نەسەلمێنە، بەو خوایە هەرچی پێ بڵێ دەڵێ وانە. ئەوەندەیان لە مناڵیە وا پێوتووە کە گەورە بووە لێ بۆتە ئەخلاق،
لە لای مێردەکەشی دەوێ بیسەلمێنێ دایکی ئەوەندەی پێوتووە باوکی ئەوەندەی پێوتووە وێ بەڕێزان ئاگاتان لە منداڵەکانتان بێ حتا نەسەلمێن بوو عیناد بوو قەل لای ماڵ و میوان باسی مەکە بڵێ بەخوا کچێکی ڕێکوپێکە بەخوا ئینسانێکی بەڕێزە بەخوا ئەوەندە نەرمونیانە ئەمە درۆ نییە بەردەوام کە تۆ ئەوەندەت بۆ دووبارە کردەوە بەخوا و کچەم ئەوەندە عینادە بە قسەی کەس ناکە وەڵڵاهی لە ماڵی مێردا لێ دەبێتە ئەخلاق یەک زەڕە حساب بۆ ئەو مێردەی ناکە ئەوە خۆت سەقەتت کردووە مێردی دامەوە فەقیرە وەڵڵاهی نازانێت چی بکا لەگەڵیا چوارەمیان وقد يأتي عناد الزوجة تقليدا لسلوك أمها مع أبيها جار هەیە عینادی ئافرەت کە لە ڕەقیەکەی لەوەوە سەرچاوە دەگرێت کە لاسایی دایکی دەکاتەوە دایکیشی کاتی خۆی بۆ باوکی ئاوا بووە هەر لە ماڵەوە باوکی نەوێراوە بڵێ بەگژیا هاتوتەوە باوکی وتوێتی ئەوە سپیان ژنەکەی لە داخانە وتوێتی ڕەشە ئەوەندەی ئەم دیمەنانە بینیوە لە بینی باوکو دایکیە ڕێک تەقلید و چاولێکەری دایکی دەکاتەوە ئەمیش بۆ مێردەکەی وا دەبێت نازانێ گوناحە و ئەزانێ دایکی زاڵ بۆ بەسەر باوکیە بەڵام دایک و باوکی فەوتاون نازانێ ئەمیش بەدەستی خۆی لوغمێک لەما و ماڵەکەی خۆیان دادەنێ و خۆیان دەفەوتێنێ پێنجەم خاڵ هۆکارەکەی ئەوەیە مێردەکەی خراپە ئەم مێردە هیچ حسابێک بۆ ئەو ژنە ناکە نە ڕاوێژی پێدەکا نە هەجاریوە گاڵتەی بە قسەکانی دێ بیر و بۆچوونەکانی بە هەند وەرناگرێ ژنیش کاکە هەرەوە نیە نان و پێخۆری بدەیتێ نەفسی هەیە شعوری هەیە بۆیە شووی کردووە لە ناو باوک و دایک و هینی خۆی هاتووە دەرەوە ماڵێکی سەربەخۆی هەبێ حڕیەت و ئازادیەکی هەبێ بیر و بۆچوونێکی لێ وەرگیرێ ژن خزمەتکار نییە هەر قاپشۆر و چێژ لێ نەربێ ئەویش وەک تۆ حەز دەکات لە ماڵەوە بوونی هەبێ حتا تەنانەت چەند جوانە لە زۆربەی شتا پرسی پێ بکەی ئاگاداری بکەی هەز بە بوونی خۆی بکە کەویش هاوسەری ژیانتە نەک قاپشۆری ماڵە زان دەزانی و حەقی خۆشتە بە هەردوو لە ئەمجا ئەم خێزانە بەخێو دەکرێ و پەروەردە دەکرێ ئەگەر ئەم ژنە ئەم حسابەی بۆ نەکرا ژنەکە پەنا دەباتە بەر عینادی ئەمجا بە گژ مێردەکەی دادێتەوە ئەمجا هیچی بە قسە ناکە علماء نفس زانانی درو الناس فرميانا العناد هو سلاحها الوحيد الذي تدافع به عن نفسها جن تاكا سلاح تششي دستي بريتيا لعنادي يعني بهيج ناتو أن تولى بكاته وفقير هيك كده الصلاة نبع عنادي كلا شقيل لقلدك ويجاري ويصلب ميردكيا خالي ششم رفيقي خراب جنك دي بجواد اخواني دڵێ سمو دیابە پیاو نابێ هەموو شتێکی بە قسە بکەیت هەر ئەوە تا تۆزە باری بۆ شلکەیت وازانێت تۆ زەعیف و لاوازی لە هەموو شتێکە بە قسەی مەکە جارجار بگژیاوەرەوە جارجار بیشکێنەوە بەتایبەت لەبەر چاوی ماڵی باوکتەوانەدا با بزانن تۆ هەی هەسەی ڕەفیقی خراپ ژنی وا هەیە ماڵوێرانکەرە جا تەزبیحەکەی بەداخەوە پێ دەپرسێ لە مامۆستا لا ئیلاها ئیلا الله ختمی لە چەند هەزارە با بە تۆ ختمی چ دەکەی بچی هەر ماڵێکەوە قمبەلەیەک فڕێدەی ئەتر سەر سپی بووە و خۆت هەموو ژیانت ئاژاوە بووە دەیەوێت ئەو داماوەش دووسێ قسەی بۆ فڕێدا کچم ئاگادار بێ پیاو نابێ بە هەموو شتێکی بە قسە بکەی نابێ ئەوەندە بە دەوریابی دەبێ ئاگال لە خۆت بێ خۆتی بەسەر فەرزکە هەر باری بۆ شلکەی بەسەر تازاڵ دەبێت سەیری ئەو قسە ناشەرعیانە ئەو ژنەش فەقیرە پەڕەیەکی سپیە تازە دەچێتە کای ژیانەوە وازانێ ئەو ئافرەتە بە تەمەنا لەگەڵ ڕێزم بۆ دایکان و ئافرەتانی سەرسپی و بە تەمەن وازانێ ئەوە تەجروبەی ژیانی هەیە ئەوە باشە والله فەقیرە مێردی داما و ئاگای لە هیچ نییە دەیە بژنەکە باسی وڵان ناچین بۆ فڵان شوێن ئێ بۆ نەچین وڵان نابێ چونکە تۆ هات گوت دەبێ وانەکەین بی بڕۆین نەخێر بی خۆین نەخێر ئیتر ئەوە ئاژاوی ناو خێزان دروست دەبێ ئەمە هۆکارەکان نی بەداخەوە میلەتی ئێمەی کورد عەرزم کردن جاری وا کە لە شەقین کە لە ڕەقین بۆ ناو خۆمان خۆخۆرین لەگەڵ دەرەوە ڕووخۆشین لە ناو خێزانەکانی خۆمان داناتەبان لە دەرەوە باشین ژنی وا هەیە لەگەڵ هەموو کەسا ڕووی خۆشە بەس بۆ مێردەکەی وانییە پیاویش بە هەمان شێوە بەسەرهاتێکی واقعی هەیە لەم کوردستان ڕوویداوە لەبەر حرمەتی شوێنەکە ناوی شوێنەکەیان کابرا بە شەخسی و بنەماڵە هەمویان دەناسم هەر ئەوە مامۆستایەکی بەڕێزی لە وتاری شەباسی کە بەس من ناوەکان دەپارێزم کابرایەکە بۆ پیان و تۆ دەروێشە سوورە دەروێشە سوورە هاوسە گیری کردو ئەوانە و ماڵی باوکیش پیان و تۆ کوڕەوریابە نەچی ژن زۆ بە قسەی بکەی هەر باوکی یەکەم هین ئەوەی نەسیحەتەی کردووە ژن بەسەر تازاڵ بێ کوڕم دوایی و خراپە ماڵی بابی ژنەکەش پیان و تۆ وریابە پیاو هەموو شتێک نییە نەچی لە هەموو شتێکا بە قسەی بکەیت هەروتی ئەوە وایە ماسپیە تۆ بڵێ ڕەشە بۆی تۆزە خۆت بسەلمێنی دوو پەروەردەی سەقەت کوڕ و کچێک بە یەک دەگەن دەروێشە سوور بەیان یەک بۆ جوود دەڕوا بۆ کاری فەلاحەت و دەشت و دەر بە ژنەکەی دەڵێ ئافرەت هەتا ئێوارە دێمەوە نیسکێنەیەکی خەستم بۆ لێنێ هەمومان حەزمان لە نیسکێنەیە ئیتر دەڵێ بەسەر چاو
ئێوارە دێتەوە و ماندووە تا ئێوارە جووتی ناو گاو ئەوانەی کردووە لە لادێدا زۆر ماندووە دێتەوە و نیسکێنەکەی بۆ دادەنێ و دەڵێ پیاوەکە فەرموو دەروێش کە کەوسکێکی لێدەدا کوڕە خۆمە زۆر ڕوونە ڕوون بە زمانی هەولێری مەبەستم ڕۆن نییە مەبەستم وەیە زۆر شلە یعنی ئاوەکەی زۆرترە لە نیسکەکە ئەویش دەڵێ پیاوەکە تخوا شەڕم پێ مەفرۆشە وەڵڵاهی زۆر خەستە ئەڵێ وەڵڵاهی ڕوونە دەڵێ دە وەڵڵاهی خەستە وەڵات دەروێشیش مەنجەڵ لەوێ لەسەر ئاگر و چیلکە لێنراوە هەر مەنجەڵە نیستەک هەڵدەگرێت ڕێک بە سەری ژنەکەی ئاکە دەست ئەبا بۆ قژی ڕێک فەرۆی سەری لایەکی بەدەستێوە دێ ژنە دا ئەپلۆخێ ژنەکە ڕادەکا بۆ حەوشە دەڵێت دە وەڵڵاهی خەستە کوڕە دەڵێت بەخوا ئەتکوژم وەڵڵا ڕوونە پەلاماریەدا لە حەوشەکەشدا سێ چوار مست و لە قەو ئەوانەی لکەی لێدا ئەڵێ بەخوا پێستم بگووری و هەموو پێستەکەم لێکەیتەوە بشم کوژی هەر نیسکیانەکە خەستە دەروێش هەر یەکجاری کەللەیی دەبێت کەللە شەق سێ بە سەی پێدەکێشەکە ئەو نیسکە ڕوونە ئەویش دەڵێ هەر خەستە دێتەوە بە ژوورەوە هەموو لەشیدا پڵۆخاوە و زۆر وێران بووە هەر لە بینی خەستەوە ڕوونەدا بەو هەموو ئازارەشەوەش نەتەسلیم نابێ کابراش ترەوە نان نەخوراوە نیستک هەموو ڕژا بە برسێتی ژنەکە دێنێت دەست و قاچی دەبەستێ زۆر بێویژدانانە چاڵی گەنم هەبووە لە لادێ هەموو قەدیمیەکان بینیتانە گەنمی تێدەکرا لە عەرزەکە چاڵێکیان دەبێت چاڵێکی بچووک ژنەکە دەست و قاچی بەستەوە دەیێنێت لە ناو چاڵەکەی دای دەنێ و بگڵی بەسەرا دەکات لەگەڵ هەموو خاکە نازێکا ژنەکە هەر لە بەخوا خەستە ئەڵێ خوڕ بەسەرت بەخوا ڕوونە حتا ئائێری تێدەگرێت لە گەڵام مەجای نامێنێ ژنی بەستە زمان بەو شەوە ماڵیان لا چەپەکێکە دراوسەیەکی وان نێ و تازە ماڵن و وەڵا دەڕاتەوە بۆ ژوورەوە دەروێش ماندووە ڕۆژ تایوارە جووتی کردووە مەی لەو خەوی لێ دەکەوە ژنی بەستە زمانیش کە ڕەنگی بە شەری پێوە نەماوە ئەو لایەکی سەری هاتۆتە دەرەوە ئەو هەموو جەستەیە سوتاوە هەن نوزە نوزیەتی بەری بەیانی کە خەڵک دەچێت بۆ مزگەوت دەزانێەوە خەڵک دێ هاوارێک دەکات خوا فریام کەون کوردەواری خۆمان ئاوا بەو عادەتادن دەڵێ ئەرێ تۆ جنی پەری ئینسانی چی ئەوە چێو دەنگە ئەوەی کە بەوێدا تێدەپەڕن دەڵێ با بە فڵان کەسم ژنی دەروێشە سوورەم وەرن ڕزگارم کەن کە دەچن ژنێک ئەوەندە لەگەڵ خراوە دەست و قاچی بەسراوە دەری دێنن ئەو بۆ وایە لێ هاتووە بەسەراتەکان بۆ دەژێڕێتەوە بەڵێ دەچێنەوە ماڵەوە و ئەڵێن دەروێش خوا بتگرێ بۆ وا لێ کردووە ئەو ژنە داماوە کورد هەل وەکو ئینسان نەماوە هەموو لەشی سوتاوە ئەویش دەڵێ ئاخر ئەوە ناحەقم نییە بابەتان بژێڕمەوە من دەڵم ئەو نیسکیانە ڕوونە ئەو دڵە وەڵا خەستە ژنەکە دیسان هاوا دەکاتەوە دە وەڵڵی هەر خەستە دەڵێ قڕ بەسەرت ئەوە ئەمانە هەموو بە شاید من سێ بە سێ تەلاقی دەدا لەبەر چاوم لای بن بەخوا دەیکوژم بێتەوە ئەم ماڵە دەیکوژم ژنەکە دڵەن کاکە بڕۆ بیبەنەوە ماڵی باوکی با شتێکی گەورەتە ڕوونەدا و هەر نەشی کوژێ ئەوە هەموو لەشی سوتاوە حتا لە چاون دەبن ژنەکە لە قڕ بەسەرت بەخوا هەر خەستە ئەویش دەڵێ بڕۆ بیخۆ بەخوا ڕوونە زۆر کێشە هەیە لە وڵاتە ئێمەدا هەر خەستەوە ڕوونەی نیسکێنەکەیە بەس ئەوەیە عینادن هەردووکیان کە لە شەقن هەردووکیان واناکەن کە بۆ یەکتری بسەلمێنن بۆیە با ئێمە هەوڵ بدەین ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگە کچمان هەیە دایکی بەڕێز باوکی بەڕێز کە کچەکەت بە شوودا بڵێ کچەکەم بەش هیچت پێ ناڵێم من ئەگە خوێندەواریشم نەبێ ئەگە کتێبی پەروەردەییشم نەخوێن بێتەوە علم النەفسیشم نەخوێن بێ ئەم پێغەمبەری ئیسلامە صلی الله عليه وسلم حەد بۆی ئاسان کردوین کچم سێ سیفەتت تێدا بێت بەهەشتی دەبی کچی خۆم دایم بە خۆت لە لای مێردەکەت خۆشەویستکە قەد عینادی لەگەڵا مەکە دڵی ڕازیکە لە هەموو کەس باشترە بۆت وەکو شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە مەجموع فتاوادا لە مجەلەدی 32دا لە لاپەڕەی 260 دەفەرمێ وليس على المرأة بعد حق الله ورسوله أوجب من حق الزوج لە دوای حەقی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کەسێک بۆ ئافرەتێک کە شووی کردو مێردی هەیە لە حەقی مێردەکەی زیاتر لەسەری نییە یعنی ژن ئەگەر شووی کرد نە باوک نە دایک نە خوشک نە برا نە میوان نە خزم نە دۆست نە هاوڕێ هیچیان نابێ بەرێتە تای تەرازووی مێردەکەیەوە چەند جوانێ بە کچەکانمان بڵێ کچی خۆم لەمڕۆوە کە لەم ماڵە چوویتە دەرەوە مێردەکە لە ئێمە ئەساسترە بۆ تۆ بەس ئاگال لە دڵی هاوسەرەکەت بێ کچی خۆم دایکێکی میهرەبان بە بە ئومێدی خوا لە دوا ڕۆژە کە مناڵت بوو هەر بەچکەت نەبێت دایک بە ڕۆڵە گیان قەت عینادی لەگەڵ مێردەکەتان مەکە دایمە تۆ دەست پێشکەری بکە بۆ ئاژبوونەوە مێرد منداڵێکی گەورەیە ئەو قسەیە نازانم لەکوێدا خوێنمەوە بەس زۆر قسەیەکی جوام و بەلامەوە ئەڵێ پیاو مناڵێکی گەورەیە هەر عینە مناڵە پیاو هەر یەکێک پیاوە کە چەند مناڵیش هەیە چۆتە تەمەنەوە عینی تەبیعەتی مناڵی هەیە لە لای ژنەکەی
بەس ئەوەیە ڕیش و سمێڵی هاتووە مناڵێکی بە قەڵافەت گەورە ئەوانەیە بەڵام عینی مناڵ مەکرد دەکات ناز دەکات چۆن مناڵ دەوێت باوکودایک بە دەوریەوە بن پیاویش بە هەمان شێوە دەیەوێت ژنەکەی ئەوە نازی هەڵبگرێ مناڵێکە بەڵام گەورەیە جا ژنی لێزانەوەیە ئەم منداڵە چۆن نازی ڕادەگرێ هەمووشی بە قازانجی خۆی دەگەڕێتەوە هەمووی بە قازانجی دایک و باوکەکە دەگەڕێتەوە بەیانی تووشی سەریێشە نابن تووشی لەکجیابوونەوە نابن بەم سێ چوار کەلیمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم الودود الولود العود بەخوا هەموو کێشەکان چارەسەر دەبن ژیان دەبێتە بەهەشت باسمان کرد چه ئافرەتێک بەهەشتیە بە هەوڵ بدەین ئێمەش هاوکاریان بین یا ڕەبی خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ژیانی هاوسەریمان پڕ بەختەوەریکەی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە ئەو خێزانانەی ناکۆکن خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوای ئەو خێزانانەی کە ناکۆچیان هەیە لەم بەرە جێژنانە و کۆتایی ڕەمەزاندا یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوا لە ئاژاوەی خێزانی بمان پارێزی نەرمونیانمان کەی لەسەرە خۆمان کەی لێبوردەمان کەی بە تایبەت لەگەڵ هاوسەر و منداڵەکانماندا آمين آمين والحمد لله رب العالمين فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم